پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام فەرمێت عینان لا تمسهم النار دوو چاو هەیە لە ڕۆژی قیامەتدا بەر ئاگری دۆزەخ ناکەون عین بكت من خشية الله چاوێک بۆ خوای پەروەردگار فرمێسک بڕێژێت وعين باتت تحرس في سبيل الله وچاوێک لەبەر خودای پەروەردگار حرەسیات بگرێ و شەو نەخەوێت حرەسیاتی مسلمانان بگرێت ئەم دوو چاوە پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام فەرمێت لا تمسهم النار لە ڕۆژی قیامەتدا بەر ئاگری دۆزەخ ناکەون لە شوێنێکی ترا پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام فەرمێت لا يلج النار أي لا يدخل النار ناچێتە دۆزەخەوە چێ رجل بكى من خشية الله ناچێتە دۆزەخەوە پیاوێک ئافرەتێک بگرێت لەبەر خوای پەروەردگار لە ترسی خوای پەروەردگار لە خۆشەویستی خودای پەروەردگار چاوەکانی فرمێسک بهێنێتە خوارەوە حتى يعود اللبن في الضرع پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام فەرمێت ئەو شیرەی پەرژینێکی قایم بێ لە ڕووتان لە گوانی ئاژەڵێکەوە دەرەچێت ئایا کەس ئەتوانێت بیگەڕێنێتەوە بۆ ناو ئەم گوانە نەخێر پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام فەرمێت چەندێ سەختە گەڕانەوەی ئەو شیرە بۆ ناو ئەم گوانە ئەوەنەش سەختە ئەوەنەش زەحمەتە چاوێک بۆ خوای پەروەردگار فرمێسک بڕێژێت خودای پەروەردگار بیکاتە ئاگری دۆزەخەوە لە شوێنێکی ترا پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام دەربارەی ئەو کەسانی کە ئەگیرێن بۆ خوای پەروەردگارە فەرمێت ثلاثة لا ترى أعينهم نار سێ کەس هەیە چاوەکانیان سێ چاو هەیە ئاگری دۆزەخ بە هیچ شێوەیەک نابینێت عین بكت من خشية الله چاوێک فرمێسک بۆ خوای پەروەردگار بڕێژێت وعين تحرس في سبيل الله وعين كفت عن محارم الله ئەو چاوانی کە فرمێسک لە پەنهانیەکانە بۆ خوای پەروەردگار ڕێژن و ئەو چاوانی کە حرەسیاتی مسلمانان ئەگرن لە شوێنێکە تا مسلمانان زەرەریان پێنەگەێنێت و ئەو چاوانەی کە گەنجێک ئەی پارێزێت لە حەرام پیاوێک ئەی پارێزێت لە حەرام ئافرەتێک ئەی پارێزێت لە حەرام ئەوە لە ڕۆژی قیامەتدا ئەم سێ چاوە ئاگری دۆزەخ نابینن